بەرنامەی ئاوەدانی بەناوی خوای گەورە و میهرەبان. سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی ئەزیز و خۆشەویست. خۆشحاڵین بۆ جارێکی تر و لە ئەڵقەیەکی تری بەرنامەی ئاوەدانی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. خۆشەویستان، لە بەرنامەی ئاوەدانیدا ئاشناتان دەکەین بە کار و چالاکی و پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی. ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لە چوارچێوەی کۆمەڵێک پرۆژەی جوان و ناوازەدا لە خزمەتی منداڵانی نازدار و هەژاران و نەدارانی نیشتیمانە ئەزیزەکەماندایە. خۆشەویستان، جیاواز لە ئەڵلقەکانی ڕابردوو لە ئەڵلقەی ئەمجارەماندا دەمانەوێت زیاتر ئاشناتان بکەین بە پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی. ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بەو تەمەنە دوور و درێژەیەوە کە خزمەتی کردووە لە نیشتیمانی ئەزیزدا بە دڵنیاییەوە هەمووتان دەیناسن، بەڵام پێمان خۆشە زیاتر ئاشناتان بکەین بە پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی کەوا بە هاوکاری ئێوەی خێرخوازانی ئەزیز و خۆشەویست و بەخشینەکانی ئێوە پرۆژەکانی ئەنجام دەدات و خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی نازدار دەکات لە کوردستان. خۆشەویستان، با سەرەتا لە دابینکردنی موچە و هاوکاری منداڵانی نازدارەوە دەست پێ بکەین. لە پێشینەی کارەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بریتیە لە کەفالەتکردن و هاوکاریکردنی منداڵانی نازدار. ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لە سەرەتای دروستبوونیەوە دەستی بە منداڵانی نازدارەوەیە و نازان دەکێشێ و موچەیان بۆ دابین دەکا و هاوکاریان دەکات لە مەوسیم و کاتە تایبەتەکاندا بۆ ئەوەی کەوا دانەبڕێن لە منداڵانی دیکەی کۆمەڵگە و بۆ ئەوەی کەوا خۆیان بەکەم نەزانن و خۆیان بەکەم نەبینن لەگەڵ منداڵەکانی هاوڕێیاندا، چی لە گەڕک چی لە قوتابخانە یاخود لەو شوێنانەی کەوا بەرکەوتیان هەیە لەگەڵ منداڵانی دیکەدا. بۆیە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی ئەولەویەت دەدا بە منداڵانی نازدار. هەر لەبەر ئەمەشەکە هەمیشە بانگێشتی خێرخوازان و بەخشەران و مسلمانانی ئەزیز دەکا بۆی کە بێن بەدەم پرۆژەی کەفالەتکردنی منداڵانی نازدارەوە و بەردەوام بانگێشتان دەکات بۆ ئەوەی کەوا هاوکاری منداڵانی نازدار بکەن. لەم چوارچێوێشدا هەر دوو مانگ جارێک ڕێکخراوی ڕابطەی مرۆیی موچە و هاوکاری بەسەر منداڵانی نازداردا دابەش دەکات، دواتە دوو موچەیان بەسەریەکەوە پێدەدات. ئەمەش کە لە سەرجەم لق و نووسنگەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی و لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەم موچە و هاوکاریە دابەش دەکرێت کە دوو مانگ جارێک نزیکەی 600 ملیۆن دینار بەسەر نزیکەی 6,000 منداڵی نازداردا دابەش دەکرێت. واتە ساڵانە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی 6 جار موچە دابەش دەکات بەسەر منداڵانی نازداردا و هەر جارێک دوو موچەیان بەسەریەکەوە پێدەدات و دابەش دەکات. ئەمەش بە هاوکاری ئێوەی خێرخوازانی ئەزیز و خۆشەویست کە ئەمەش دەبێتە هاوکارێکی باشی منداڵانی نازدار، دەستگیرۆیەکی باشی منداڵانی نازدار دەکات. تەنها موچەش نا، بەڵکو هاوکاری دیکەش دەکرێن. لە کاتی کردنەوە و واڵاکردنی دەرگای قوتابخانەکان پرۆژەی قەرتاسیە یاخود پێداویستی خوێندکاران پرۆژەی بەرەو قوتابخانەمان هەیە کە هاوکاری هەزاران منداڵی نازدار دەکرێت بە پێداویستی قوتابخانە کە بۆیان دابین دەکرێت بۆ ئەوەی کەوا لەگەڵ منداڵانی هاوڕێیاندا کەم و کوڕی و نوقستانیان نەبێ و هەموو پێداویستەکانی قوتابخانەیان هەبێت. یاخود لە کاتی دابشکردنی موچەی منداڵانی نازداردا لە بابەتی جلوبەرگ و لە بابەتی سەلە و سەبەتەی خۆراک و لە بابەتی پێدانی گۆشت و هەموو ئەو هاوکاریانەی کەوا ئێوەی مسلمانانی خێرخواز لە ڕێگەی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە دابینی دەکەن بۆ منداڵانی نازدار، کەواتە منداڵانی نازدار لە پێشینەی کارەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیین. بۆیە ئێمە بەردەوام بانگێشتی ئێوە دەکەین کە بێن بەدەم بانگەوازەکەی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە و منداڵانی نازدار کەفالەت بکەن موچیان بۆ ببڕنەوە لە ڕێگەی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە. یەکێکی دیکە لە پرۆژەکانمان بریتیە لە پرۆژەی منارە. پرۆژەی منارە
بریتیە لە دروستکردنی مزگەوت بۆ گەڕێک یاخود بۆ گوند یاخود بۆ شار و شارۆچکەکان یاخود بۆ ئەو کۆمەڵگە نیشتەجییانەی کەوا پێویستیان بەوەیە مزگەوتێک و ماڵێکی خۆی پەروەردگار هەبێت تاکو خەڵکی گەڕێک و خەڵکی ئەو شوێنە عیبادەت و پەرستشی تێدا ئەنجام بدەن و ئەو ماڵەی خۆی پەروەردگار ئاوەدان بکەنەوە. ڕێکخراوی ڕابطەی مرۆیی شان بەشانی هاوکاریکردنی منداڵانی نازدار لە سەرەتای دروستبوونیەوە لە پرۆژەی منارەدا مزگەوت دروست دەکات لە کوردستان. ژمارەی ئەو مزگەوتانی کە بە هاوکاری ئێوەی خێرخوازانی ئەزیز و خۆشەویست لە ناوەوەی هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان دروست کراوە بریتیە لە 545 مزگەوت لە هەرێمی کوردستان واتە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی 545 ماڵی خۆی دروست کردووە کە مسلمانان عیبادەت و پەرستشی تێدا ئەنجام بدەن. لەم ژمارەیەش 535 مزگەوتیان لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکە و گوندەکانی هەرێمی کوردستان ئەنجام دراوە. دەیان لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجام دراوەکە حوتیان لە کیشوەری هەژارنشینی ئەفریقیا و سێشیان لە کەرتی غەزە ئەنجام دراوە. دەزانین کە مزگەوت گرنگیەکی گەورەی هەیە لە ئیسلامدا. بۆیە کاتێکە خۆشەویستمان درودی خۆی لەسەر بێ لە مەککەوە کۆچ دەکا بۆ مەدینە یەکەمین کارێک کە پێی هەڵدەستێ بریتیە لە دروستکردنی مزگەوت بۆ کۆکردنەوەی مسلمانان و لەناو ئەو مزگەوتەشدا دەوڵەتی ئیسلام و دەوڵەتی مەدینەی ڕاگەیان. بۆیە مزگەوت یەکێکە لەو شوێنە گرنگانی کەوا ئیسلام گرنگی پێداوە و مسلمانان کۆ دەکاتەوە و هەر بۆیە خۆشەویستمان درودی خۆی لەسەر بێ دەفەرمێ یەک نوێژ لە مزگەوتا و بە کۆمەڵ ئەنجام بدرێ خێری زیاتر لە 27 نوێژی هەیە کە بە تەنیا و لە ماڵەوە یاخود لە شوێنێکی دیکە ئەنجام بدرێ. بۆیە لەم سۆنگەیەوە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی گرنگیەدا بە پرۆژەی منارە و دروستکردنی مزگەوت. لە ئێستاشدا یەکێکی دیکە لە مزگەوتەکان و ماڵەکانی خۆی پەروەردگار لە قۆناغی جێبەجێکردندایە کە بریتیە لە مزگەوتی حاجیاوە لە شارۆچکەی حاجیاوە بەو ئومێدی کەوا بە زووترین کات تەواو ببێ و خەڵکی ئەو شارۆچکەیە سوودی لێ ببین و عیبادەت و پەرستشەکانیانی تێدا ئەنجام بدەن. خۆشەویستان، پێش ئەوەی بچمە سەر پرۆژەکانی دیکە کە ئەوەی کات هەبێ لە خزمەتتاندا ئاماژەی پێدەدەین، ڕێکخراوی ڕابطەی مرۆیی پرۆژەی فریاگوزاری هەیە، واتە لە کاتی ڕووداوە سروشتەکان و لە کاتی ڕووداوە مرۆیەکاندا ڕێکخراوی ڕابطەی مرۆیی پرۆژەی تایبەتی هەیە و لەو ڕووداوانەدا هاوکاری خەڵکی لێ قەوماوی ئەو شوێنانە دەکات کەوا زەرەرمەندی ئەو ڕووداوانن. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لە کاتی لافاوەکەی شاری هەولێر هاوکاری خەڵکی شاری هەولێری کرد ئەوانی کەوا زیانێ لەکەوتە بوو و ئەگەر بگەڕێنەوە بۆ چەند ساڵی ڕابردووە ئەو ئاوارانی کەوا لە پارێزگەکانی خوار و ناوەڕاستی عێراقەوە بەهۆی جەنگەوە ئاوارەی هەرێمی کوردستان بووبوون کە کۆمەڵگەیان بۆ دروستکرا بۆ ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بەردەوام هاوکاری دەکردن لە سەبەتی خۆراک لە دروستکردنی مزگەوت لە پێداویستی پزیشکی و هەموو ئەو پێداویستیانی کەوا پێویستە چ بۆ وەرزی هاوین چ بۆ وەرزی زستان. ئەمانە لە پرۆژەی فریاگوزاری لە کاتی ڕووداوە سروشتیەکەی باکوور و ڕۆژئاوای کوردستان ئەو بوومەلەرزەی کەوا خەڵکێکی زۆر بوو بە قوربانی و ماڵ و حاڵیان لێ تێکچوو ئاوارە بوون، ڕێکخراوی ڕابطەی مرۆیی هاوکاری کۆکردەوە و گەیاندیە دەستی خەڵکی زیان لێکەوتوی ئەو ڕوودا و کارە ساتە سروشتیە. لە ئێستاشدا کە کەرتی غەزە لەی قەوما و ئاوارەن و لە ژێر هەڕەشەی برسێتیدان و چەندین ژن و منداڵی بێتاوان لە برسە گیانیان لەدەستداوە. ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لە چوارچەوەی پرۆژەی فریاگوزاریدا هاوکاری خەڵکی غەزە دەکات. هەر کاتێک خەڵکی غەزە بارودۆخیان ئاسایی بۆەوە و پێویستیان بە هاوکاری مسلمانان نەما بە دڵنیاییەوە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی هاوکارەکانی دەگوازێتەوە بۆ شوێنێکی تر یاخود هاوکارەکانی ئاسایی دەکاتەوە لە پرۆژەکانی دیکە و ئەوەش مسلمانان و خێرخوازان بۆ خۆیان ئەو پرۆژانە هەڵ ئەبژێرن و سەرپشکن لەوەی هاوکاری چی پرۆژەیەک دەکەن. مسلمانان دەیانەوێ هاوکاری خەڵکی غەزە و خەڵکی ئەفریقا و خەڵکی شوێنەکانی دیکە بکەن کەوا ڕێکخراوی ڕابطەی مرۆیی دەتوانێت هاوکاریان بکات و پرۆژەیە
تێدا ئەنجام بدە. ئەمە پرۆژەی فریاگوزاریە، واتە لە هەر شوێنێک ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بتوانێت هاوکاری خەڵکی زیان لێکەوتووی ڕووداوە سروشتی و مرۆیەکان بکات بە دڵنیاییەوە درێغی ناکە و هاوکارەکان و بەخشینەکانی ئێوە دەگەیەنێتە ئەو شوێنانە. یەکێکی دیکە لە پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بریتێ لە پرۆژەی پەنا. لە پرۆژەی پەنادا کە ماوەی چەند ساڵێکی کەمە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی ئەم پرۆژەیە ئەنجامەدا و جێبەجێ دەکات نزیکەی 100 خانوو بۆ خانەوادەی نازدار جێبەجێ کرا و ئەنجام دراوە لە سەرجەم سنووری لق و نووسنگەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی. واتە 100 خێزانی نەدار، 100 خێزان کە خاوەنی منداڵی نازدارن، ئەو منداڵانی کەوا باوکیان کۆچی دوایی کردووە لە ڕێگەی پرۆژەی پەنای ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە بوونە بە خاوەنی خانووی خۆیان کە یان کرێچی بوون لە شوێنێک و خانوویەکی زۆر نائاسایی خراپدا، یان ئەوەی کە خانوویەکی زۆر خراپیان هەبوو کە بۆ ژیانکردن نەگونجاو بوو. بۆیە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە هەڵسەنگاندن بۆ هەموو ئەو خێزانانە دەکات و بۆی کردوون تاکو ئەوەی کە دەستی ئێوەی خێرخوازانی ئەزیز ڕابکێشێ لە پرۆژەی پەنادا هاوکاری ئەو خانەوادە و خێزانانە بکەن. لە ئێستاشدا کۆمەڵێک خێزان و خانەوادەی زۆر هەنکەوە لە چاوەڕوانی ئەوەدان لە پرۆژەی پەنادا ببن بە خاوەنی خانی خۆیان. بۆیە داواتان لێکن کە گەرم و گوڕتر بدەم پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی و پرۆژەی پەناو بن تاکو ئەوەی کە ژمارەی ئەو خانوانە زیاتر و زۆرتر بکەین بۆ ئەو خانەوادە و خێزانانی کەوا پێویستیان بەوەیە خانویان بۆ دابین بکەین. نزیکەی 100 خانوو لە پرۆژەی پەنادا دروست کراوە یاخود کردراوە بۆ ئەو خێزان و خانەوادانی کەوا سودمەند بوون لە پرۆژەی پەنا. یەکێکی دیکە لە پرۆژە جوانەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بریتێ لە پرۆژەی بوژانەوە. لە پرۆژەی بوژانەوەدا ئەو خێزانانەی کەوا کەسێکیان هەیە پیشەیەک دەزانێت یاخود دەتوانێت کارێک بکات بەڵام توانای دابینکردنی هۆکار و وەسیلەی کارکردنی نییە. توانای دابینکردنی ئەو هۆکار و وەسیلەی نییە تاکو پیشەکەی پێدەبەنی بکا و لە ڕێگەی پیشەکەیەوە بژێوی خۆی و خانەوادەکەی دابین بکا و دروستی بکات. بۆیە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی دەستی ئەم پیشەوەرە، دەستی ئەم کەسەی ناو ئەو خێزانە دەگرێ پێداویستەکانی پیشەکەی بۆ دابین دەکات تاکو ببێتە هۆکاری دابینکردنی بژێوی بۆ خۆی و خانەوادەکەی ببێت بە خاوەنی ئابوووریەکی سربەخۆ و چی دیکە چاوی لە دەستی هیچ کەسێک نەبێت. ئەمەش لە پرۆژەی بوژانەوەدا. پرۆژەی بوژانەوە کە لە ڕێگەی پرۆژەی بوژانەوەدا ماتۆڕی سێتەگەرە دابین دەکرێت بۆ ئەو کەسانی کەوا دەتوانن کاری پێ بکەن. مەچینەی دورومان دابین دەکرێت بۆ ئەو دایک و خانمانەی کە دەتوانن لە ڕێگەی پیشەی دورومانەوە بژێوی خۆیان و خانەوادەیان دابین بکەن. و دووکانی دانانی مۆبایل و چاکردنەوەی مۆبایل یاخود ئامێری هەویرشێلان و زۆرێک لە پرۆژەکان و پیشەکانی دیکە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لە ڕێگەی پرۆژی بوژانەوە هاوکاری ئەو کەسانە دەکاکەوە مستحقی ئەوەنکەوە هاوکاری بکرێن و دەستیان بگیرێ و ببن بە خاوەنی کاری خۆیان. دەزانن کە لە ماوەی چەند ساڵێکی کەمدا لە ڕێگەی پرۆژەی بوژانەوە و لە ڕێگەی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە نزیکەی 300 خێزان بوون بە خاوەنی کاری خۆیان. دەزانن کەوا ئەم نزیکەی 300 خێزانە کاریان بۆ دابین کراوە و ئێستا خاوەنی بژێوی خۆیانن بگرە هەندێک جار وەکو وەفایەک بە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بۆ هەموو ئەو خێرخوازانی کەوا هاوکاری ئەم خانەوادەی و ئەم کەسە بوون لە پرۆژەی بوژانەوەدا ببێ بە خاوەن و کار و پیشەی خۆی ئەگەر بە 1000 دیناریش بێت یاخود بە 5000 دیناریش بێت مانگانە ئەو کەسانێکەوە سودمەند بوون لە پرۆژەی بوژانەوە دێن دەبەخشن بە سندوقی پرۆژەی بوژانەوە و ئەیانەوێ بەشدار بن لەو پرۆژەیەدا تاکو خەڵکانێکی دیکەش وەکو ئەوان دڵخۆش بن، وەکو ئەوان ببن بە خاوەنی کاری خۆیان. بۆیە پرۆژەی بوژانەوە یەکێکە لەو پرۆژانێکەوە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی
بە گرنگیەوە سەیری دەکات و کاری لەسەر دەکات و ئێوەی خێرخوازان و بەخشەران و مسلمانانیشی بۆ بانگێش دەکات تاکو هاوکار بن بۆ ئەوەی دەستی زیاتری ئەو خانەوادە هەژارانە بگرین کەوا کەسێکیان هەیە دەتوانێت کارێک بکات یاخود پیشەیەک دەزان یاخود لە ڕێگەی ئامێرێکەوە دەتوانێت بژێوی خانەوادەکەی دابین بکات کە ئەمەش بەڕاستی پرۆژەیەکی جوانە و ئەو خێزانە ڕزگاری دەبێت لە هەژاری و ڕزگاری دەبێت لەوەی کەوا چاوی لە دەستی خێرخوازان و خۆ چاوی لە دەستی هیچ کەسێکی تر بێ بۆی کەوا هاوکاری بکرێن. خۆشەویستان، ناوبڕێکی کورد وەردەگرین و لە دوای ناوبڕەکە ئاماژە بە چەند پرۆژەیەکی دیکە دەدەین بۆ ئەوەی کەوا ئێوە زیاتر ئاشنا ببن بە پرۆژەکانی ڕێکخراوی و ڕابطەی مرۆیی و دەستان بەم پرۆژانەیەوە بێت بە دڵنیاییەوە ئەو پرۆژانە هەر هەمووی لە خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی نازداری نیشتیمانی ئەزیزماندایە. لە عریفێکیان پرسی کە بازاڕی قیامەت چۆنە بینی؟ فەرمووی بازاڕێکە کە هیچ ڕەونەقێکی نییە. لەو بازاڕە تەنها دڵی شکا و جەرگی سوتا و کڕن. لەو بازاڕە جەرگی سوتا و مەرهەمەکەن و دڵی شکا و چاک ئەکەنەوە. ئیتر سەیری هیچ شتێکی تر ناکەن. ئەمە مانای ئەوەیە ئەوانەی لە ژیانی دنیادا جەرگی سوتا و مەرهەمەکەن و دڵی شکا و چاک ئەکەنەوە. لەو بازاڕەدا خوای گەورە و میهرەبان قەرەبوویان بۆ ئەکاتەوە. جارێکی تر سڵاوتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست. لە پێش ناوبڕەکە باسی چەند پرۆژەیەکمان بۆ کردن لە پرۆژەکانی ڕێکخراوی و ڕابطەی مرۆیی. پرۆژەکانی ڕێکخراوی و ڕابطەی مرۆیی نزیکەی 60 پرۆژەن. لە ڕێگەی ئەم 60 پرۆژەیەوە خزمەت دەکا بە نازداران و بە هەژاران و نەدارانی وڵاتەکەمان. ئێمە لەم بەرنامەیەدا و لەم کاتەکەمەدا ناتوانین تیشک بخێنە سەر هەموو پرۆژەکان، بەڵام چەند پرۆژەیەکی گرنگکەوە بەردەوام ڕێکخراوی و ڕابطەی مرۆیی لە ڕێگەی ئەو پرۆژانەوە هاوکاری خەڵکی هەژار و نەداری کوردستان دەکات پێتان ئاشنا دەکەین کە سپاس بۆخوای گەورە ئێوەش مەردانە و جوامێرانە بەدەم پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەن و هەموو ئەو پرۆژانێکی کەوا باسی دەکەن بە گەرم و گوڕیەوە بەشداری تێدا دەکەن و خەڵکێکی زۆر کە پێویستیان بەوەی هاوکاری بکرێن سودمەند ئەبن لەو پرۆژانە. یەکێکی دیکە لە پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بریتیە لە پرۆژەی شیفا. لە پرۆژەی شیفادا هاوکاری ئەو نەخۆشانە دەکرێن کەوا توانایان نییە بابەتەکانی چارەسەرکردنی نەخۆشیەکانیان، پێداویستەکانی چارەسەرکردنی نەخۆشیەکانیان و داو دەرمانەکانیان دابین بکەن بۆ ئەوەی کەوا ڕزگاریان بێ لەو نەخۆشیە، یاخود پێویستی بە نەشتەرگەریەکە بەڵام توانای دابینکردنی تێچووی نەشتەرگەریەکەی نییە. ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لە ڕێگەی پرۆژەی شیفاوە مسلمانان و بەخشەران و خێرخوازان بانگێش دەکا و ئەو کەسە بەڕێزەکی کەوا پێویستی بەوەیە هاوکاری بکرێ پیشانی ئێوەی ئەزیزی دەدا و دەڵێن ئەم بەڕێزەکەوا نەخۆشە پێویستی بە هاوکاری ئێوەیە و ئێوەش مردانە و جوامێرانە دێن بەدەم داواکەی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە و هاوکاری دەکەن. دەیان و بگرە سەدان نەخۆش لە پرۆژەی شیفادا هاوکاری کراون کە بەشێکیان نەشتەرگەری قورسیان بۆ ئەنجام درا وەکو نەشتەرگەری گۆڕینی گوچیلە کە زیاتر لە 50 ملیۆن دیناری تێدەچێت. ئەمەش بە هاوکاری ئێوەی خێرخوازانی ئەزیز و خۆشەویست ئەنجامەدرێت کە ئەمەش دەبێت هۆکاری ڕزگاربوونی ئەو مرۆڤی کەوا دەناڵێنێ بەدەست ئازار و نەخۆشیەوە وەکو خۆی پەروەردگاریش دەفەرمێ ڕزگاربوونی مرۆڤێک لە مردن وەکو ئەوایە هەموو مرۆڤایەتیت ڕزگار کردبێ. واتە ئەگەر تۆ هۆکار و سەبەبی بۆ ڕزگارکردنی مرۆڤێک لە مردن یاخود هۆکاربی بۆ شیفا و هۆکاربی بۆ چارەسەری نەخۆشێک بە دڵنیایە وەکو ئەو وایەکە هۆکار بووبی بۆ چارەسەرکردنی کێشە و دەرد و ئازارەکانی هەموو مرۆڤایەتی. خۆشەویستان، یەکێکی دیکە لە پرۆژەکانمان بریتیە لە پرۆژەی زەمزەم. لە پرۆژەی زەمزەمدا ئاوی خواردنەوە دابین دەکرێت بۆ ئەو شوێنانەی کەوا پێویستیان پێیەتی، بیر هەڵ ئەکەندرێت بۆ ئەو شوێنانەی کەوا پێویستیان پێیەتی. ئەگەر بینەری بەرنامەکانی ڕابردوو ببێتن لە زۆرێک لە بەرنامەکانماندا راپۆرتی ئەو شوێنانەمان خستۆتە بەردیدی ئێوەی ئەزیز و خۆشەویست کە
بیرەکەی تێدا هەڵکەندراوە و ئاوی پاکی لێ هەڵهێنجراوە بۆ ئەو خێزانان و بۆ ئەو شوێنانەیەکەوە سودمەند بوون لێی. بەشێک لەو پرۆژانە لە کیشۆری هەژارنشینی ئەفریقیا و بەشێکی کەمیشی لە کەرتی غەزە و بەشێکیشی لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە. بۆیە لە هەرێمی کوردستان زۆرێک لەو بیرانە ئەنجام دراوەجا بۆ مزگەوتەکان بوو بێت کە پێویستیان پێی بووە، بۆ کۆمەڵگەی نیشتەجێبوو یاخود بۆ ئەو گەڕەکانێکەوە پێویستیان بۆ ئاویان بۆ دابین بکرێ یاخود بۆ گوندەکان بوو بێ بەپێی پێویست و بەبێی ئەوەی کەوا خێرخوازان هاتبێتن بەدەم پرۆژەکەوە ڕێکخراوی رابطەی مرۆیی بیری هەڵکەندووە و توانیوێتی هاوکاری ئەو کەسانە بکە کەوا بەدەستپی ئاوێەوە دەناڵێنن. کەواتە لە پرۆژەی زەمزەمدا لە خۆشی ئاوی زەمزەم ناوی لێ نراوە پرۆژەی زەمزەم و ئاوی پاک دابین دەکرێ بۆ ئەو شوێنانی کەوا پێویستیان بەوەیە ئاویان بۆ دابین بکرێت. خۆشەویستان، ڕێکخراوی رابطەی مرۆیی شان بەشانی دابینکردنی موچە بۆ منداڵانی نازدار و دروستکردنی مزگەوت و پرۆژەی پەناو، پرۆژەی شیفا و پرۆژەی بوژانەوە لە سەرەتای دروستبوونیەوە بابەتی زانست و زانیاری و یاخود ئەو شوێنانی کەوا هۆکارن بۆ فێربوونی زانست و زانیاری وەکو قوتابخانەکان لەبیر نەکردووە. ڕێکخراوی رابطەی مرۆیی تا ئێستا 14 قوتابخانەی دروست کردووە لە هەرێمی کوردستان کە سوودێکی زۆری گەیاندووە بەو شوێنانی کەوا بێ قوتابخانە بوون. لەو ڕێگەیەوە دەیان منداڵ سەدان منداڵ توانیویانە لە ڕێگەی ئەم قوتابخانانەوە قۆناغەکانی خوێندن ببڕن و بچنە قۆناغەکانی دیکەی خوێندن. واتە ڕێکخراوی رابطەی مرۆیی بابەتی پەروەردە و بابەتی قوتابخانەشی فرامۆژ نەکردووە، بەردەوام دەستی بە ئەو شوێنانەوە بۆ کەوا پێویستیان بۆ قوتابخانیان بۆ دابین بکرێ. ئەگەر چی ژمارەکە ژمارەیەکی زۆر نییە، بەڵام ڕێکخراوی رابطەی مرۆیی بەردەوام هاوکاری ئەو شوێنانە دەکات. ئێستش هەر موسڵمان و خێرخوازێک بیەوێ قوتابخانەیە دروست بکات لە هەر شوێنێک، لە هەر گوندێک، لە هەر گەڕێکێک، لە هەر شار و شارۆچکەیەک ڕێکخراوی رابطەی مرۆیی ئامادەی تێدایە و ئەو ئەرکە گەورە و گران و قورس و پیرۆزە دەگرێتە سەرشان و ئەنجامی ئەدات. یەکێکی دیکە لە پرۆژەکان بریتێ لە دروستکردنی نەخۆشخانە. ڕێکخراوی رابطەی مرۆیی 12 نەخۆشخانەی دروست کردووە، 11 نەخۆشخانەیان لە هەرێمی کوردستان و یەک نەخۆشخانەشیان لە کەرتی غەزە دروست کراوەکە مخەیەمێک دروست کرا لە کەرتی غەزە کە ڕێکخراوی رابطەی مرۆیی بە هاوکاری ئێوەی خێرخوازان دروستی کرد. لەو مخەیەمەشدا بنکەیەکی تەندروستی بۆ کردنەوە تاکو ئەوەی کە ئەو کەسانی پێویستیان بە چارەسەر ئەبێ یاخود ئەو کەسانێکەوە بریندار ئەبن ڕۆژانە لەوێ چارەسەر وەربگرن و چارەسەر بکرێن. کەواتە لە هەرێمی کوردستان ڕێکخراوی رابطەی مرۆیی 11 نەخۆشخانە یاخود بنکەی تەندروستی کردوتەوە ئەنجام داوە. ئەو سەرڕای ئەوەی کە چەندین کۆمەڵگەی پزیشکی و سنتەری ددانی هەیە لە ئێستادەکەوە لە خزمەتی هاوڵاتیان و لە خزمەتی چارەخوازانی هەرێمی کوردستانن لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. یەکێکی دیکە لە پرۆژەکان بریتە لە سنتەری لەبەرکردنی قورئان یاخود فێرکردنی قورئان بە منداڵانی نازدار یاخود هەر کەسێک کە بیەوێ قورئانی تێدا بخوێن و قورئانی تێدا فێر ببێ. وەکو خۆشەویستمان دەفەرمێ باشترین تان ئەو کەسانەیە کەوا قورئان دەزانی قورئان فێر دەبێ و خەڵکی دیکەش فێر دەکات کە مژدەیەکی زۆر زۆر خۆشە بۆ ئەو کەسانێکەوە لە فەرمودەیەکی دیکەدا خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسانێکەوە قورئان دەخوێنن لە دنیادا لە ڕۆژی قیامەتە دایک و باوکی ئەو کەسێکەوە قورئان دەخوێن و قورئان فێری خەڵکی دەکا تاجێکیان لەسەردایە نور دەبەخشێنێتەوە وەکو خۆر دەدرەوشێتەوە و ڕووناکی دەبەخشێ. ئەی ئەو کەسێکەوە خۆی قورئان دەزانێ و قورئان فێری خەڵکی دەکا ئەبێ پلەپایی چەند گەورە بێ. بۆیە ڕێکخراوی رابطەی مرۆیی 6 سنتەری لەو سنتەرانە کردوتەوە کە سواز بەخوای گەورە بەردەوام نوری قورئانی تێدا پەخش دەکرێ و منداڵان تێدا فێری قورئان دەکرێت. یەکێکی دیکە لە پرۆژەکان پرۆژەی هێلانەی کامەرانیە. هێلانەی کامەرانی بریتە لە هاوکاریکردن و دەستگیرۆییکردنی ئەو گەنجە ئەزیز و خۆشەویستانی کەوا دەستنە پرۆسی هاوسەرگیریەوە و پرۆسەی هاوسەرگیری ئەنجامەدەن.
لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لەو پرۆژە جوانەدا 30 کەس سوودمەند بوون لە پرۆژەی هێلانەی کامەرانی هەرێکیان 2 ملیۆن دیناری پێبەخشرا، واتە 30 ملیۆن دینار دابەشکرا بە سەر 15 بوو کوزاوە کە ژمارەیان 30 کەس بوو، هەر خێزانێکیان 2 ملیۆن دیناریان بەسەردا دابەشکرا کە ئەم پرۆژەیە بەردەوامی هەیە کە خێرخوازان ئینشاءڵڵا هەچەنێ بەدەم ئەم پرۆژەیە بن ئێمە لە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی زیاتر لەم پرۆژەیە ئەنجام دەین و دەستگیرۆیی ئەو گەنجانە دەکەین کەوا ئارەزووی پێکێنانی هاوسەرگیرین و دەیانێت پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدەن، بەڵام لە بواری مادی و بارودۆخی داراییان باش نییە، دەستی گرتوون و قفڵی کردوون ناتوانن هەنگاو بنێن بەرەو ئەو پرۆسەیە. ئێمە لە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی ئاسانکاری دەکەین بۆ هەموو ئەو گەنجە ئەزیز و خۆشەویستانی کەوا پێویستیان پێیەتی بەپێی ئەوەی کەوا خێرخوازان ئەو هاوکاریانیان دێنن لە ڕێگەی پرۆژەی هێلانەی کامەرانیەوە تەسلیمی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی دەکەن. بۆیە لە قۆناغ یەکەمدا ئەگەر چی لە ساڵەکانی ڕابردووشدا ئەم پرۆژەیە بەردەوامی هەبوو، بەڵام تازەترینیان بریتیە لە هاوکاریکردنی 30 بوو کوزاوە کە تازە پرۆسەی هاوسەرگیریان ئەنجامدا بوو. خۆشەویستان، یەکێکی دیکە لە پرۆژەکان بریتیە لە پرۆژەی دەستبار. لە پرۆژەی دەستباردا بریتیە لەوەی کە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بە هاوکاری ئێوەی خێرخوازانی ئەزیز و خۆشەویست ئەو کەسانی کەوا قەرزیان لەسەر کەڵەکە بووە لە مارکێتەکان یاخود لەو شوێنانی کەوا پێداویستی ڕۆژانیان هێناوە بەڵام ئێستا ناتوانن بیدەنەوە بەپێی توانە ئەوەی کە لە بەردەستیدایە و مسلمانان و خێرخوازان دێن بەدەم ئەم پرۆژەی دەستبارەوە توانیوێتی قەرزی ئەو قەرزارانە دابین بکات و قەرزی ئەو قەرزارانە بداتەوە کەوا توانای دانەوەی ئەو قەرزانیان نییە و بۆیە بەو هۆکارەوە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی دڵی ئەو قەرزارانەی خۆش کردو بۆی کەوا قەرزەکان لەسەر نەمێنێ و ناویان لە دەفتەری قەرزی ئەو دوکان و مارکێت و فرۆشگایانەدا بسڕدرێتەوە کەوا قەرزار بوون. ئەمە کۆمەڵی پرۆژە بوون خستمانە بەردیدی ئێوەی ئەزیز و خۆشەویست و بیر ئێوەی ئەزیز و خۆشەویستمان هێنایەوە تاکو ئێوەی کە مسلمانانی خۆشەویست و بەخشەرانی ئەزیز و خۆشەویست زیاتر بەدەم پرۆژەکانەوە بن. ئەوشمان لە یاد نەچێکە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی پرۆژەکانی زۆرینەی هەر زۆری لە هەرێمی کوردستان ئەنجامەدا. ئەوەی کە باسمان کرد لەو پرۆژانە 100 پرۆژە 100 خانوو لە پرۆژەی پەنادا، نزیکەی 300 پرۆژە لە پرۆژەی بوژانەوەتە 300 خێزان لە هەرێمی کوردستان خراونەتە سەرکاری خۆیان، 535 مزگەوت لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە، زیاتر لە 500 بیر لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە، 14 قوتابخانە لە هەرێمی کوردستان دروست کراوە، 11 نەخۆشخانە و بنکەی تەندروستی لە هەرێمی کوردستان دروست کراوە. ئەمە و چەندین پرۆژەی دروستکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانی گوندەکان یاخود ڕاکێشانی ئاو لە سەرچاوەکان وەکو کانی یاخود وەکو ئەوەی کە شوێنێکی دیاریکراو هەبوو بێ بۆ گوندەکان یاخود بۆ شوێنێک کە توانیان نەبووە ئەم ئاوە تەسیساتی بۆ بکەن و ڕای بکێشن بۆ ئەوەی کەەوە ئاسانکاری بێ بۆ ئەو شوێنی نیشتەجێ بووانە ئەمانەشی هەموو دابین کردووە. بۆی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بەردەوامە لە خزمەتەکانی لە هەرێمی کوردستان و بەردەوامە لە دەستگیرۆییکردنی هەژاران و نەداران و منداڵانی نازدار و بەردەوامە لە بەرچاو ڕۆشنکردن و دەستگرتنی ئێوەی خێرخوازان و ئێوەی بەخشەرانی ئەزیز و خۆشەویست تاکو ئەوەی کە بە کەمترین کات و بە کەمترین ماوە بەخشینەکانی ئێوە و خەیر و سەدەقەکانی ئێوە بگەێنێ بە هەموو ئەو کەسانی کەوا خۆتان ئارەزومەندانە لە پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆییدا دەستنیشانی دەکەن و ئێمە دەیگەێنینە جێی خۆی بە ئەمانەت و بە دەستێکی سپیەوە. ئامانج لە باسکردنی ئەم پرۆژانە و ئامانج لە پیشاندانەوەی پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی و ئامانج لە تۆمارکردنی پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لە کاتی ئەنجامدانیدا تەنها ئەوەیە کە ئێوەی بەخشەران و ئێوەی خێرخوازان زیاتر دڵتان خۆش بێ بە بەخشینەکانتان، زیاتر دڵتان خۆش بێ بە دڵخۆشببوونی هەموو ئەو کەسانێکەوە سوودمەند بوون لە بەخشینەکانی ئێوە لە ڕێگەی پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە. بۆیە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لەژێر دروشمی ئاەتەکانی قورئاندا کارەکانی ئەنجامەدا و بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێت کەوا خزمەتی کۆمەڵگەی کوردەواری بکات.
خوای گەورە دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمەش لە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بەو ڕێزەوە هاوکاری هەژاران و نەداران دەکەین. خوای گەورە دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوا مسلمانان هەموو برایەکن ئێمەش مسلمان لە هەر شوێنێک بێ دەستمان بیگاتێ و بتوانین هاوکاری بکەین بە بەخشینەکانی ئێوە هاوکاری ئەو برا مسلمانانەمان دەکەین. خوای گەورە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى چاکە بکەن لەسەر خەیر لەگەڵ یەکتریدا. ئێمەش لە ڕێگەی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە چاکە دەکەین لەگەڵ هەموو ئەو کەسانی کەوا پێویستیان بۆیە چاکەیان لەگەڵ بکرێ. چاکە دەکەین لەگەڵ خێرخوازان و بەخشەران بەم دەستەلیان وەردەگرین و چاکە دەکەین لەگەڵ ئەو هەژار و نەدار و نازدارانی کەوا پێویستیان بەوەیە ئاوری خێران لێ بدرێتەوە بەم دەستەشیان ڕادەستی ئەوانی دەکەین زۆر بە شەفافانە و زۆر بە ئەمانەت پارێزی. بۆیە حەزمان کرد لە ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی ئاوەدانیدا تیشکێک بخینە چەند سەر پڕۆژەیەکی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی تاکو ئەوەی کە ئێوە زیاتر ئاشنا بن بە پرۆژەکان و زیاتر دڵخۆش ببن بە پرۆژەکان بۆی کەوا سپاس بۆخوای گەورە. ژمارەی پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی کە نزیکەی 6 پرۆژەیە هەر پرۆژەیەک لە گۆشەیەکەوە خزمەتی هەژاران و نەداران و نازدارانی وڵاتەکەمان دەکات. ئەمەش کە دەبێتە هۆکاری بارسوکردنی سەرشانی هەر یەکێک لە ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری ئەو بەشی کەوا ناتوانێ هاوکاری هەژاران و نەداران و نازداران بکات بەڵام بەشەکەی تر کە هاوکاری دەکات ئەم بە 6 پێی دڵخۆش دەبێ بۆی کە کۆمەڵێک لە مسلمانان و لە خێرخوازان هەن دەبەخشن و کۆمەڵێکیش لە براو خوشکانتان لە ڕێگەی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە بەخشینەکان وەردەگرن و کۆی دەکەنەوە و لە ڕێگەی پرۆژەکانەوە دەیگەین دەستی ئەو کەسانێکەوە مستحقن و پێویستیان بەوەیەکەوە هاوکاری بکرێن. ئێمە کاتی بەرنامەکەمان بە کۆتا گەیشت تەنها ئەوە نەدەرفەت هەبوو لە خزمەتتان نابین باسی ئەو چەند پرۆژەیەتان بۆ بکەین لە پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی ئەگەرنە پرۆژەکانی دیکە زۆرن وەکو پرۆژانی کە تایبەتن بە مەوسیمێکی دیاریکراوەوە وەکو پرۆژەی قوربانیکردن وەکو پرۆژەی هاوکارەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو پرۆژەی بەرەو قوتابخانە وەکو پرۆژەی گەرمکردنی ماڵی هەژاران لە زستاندا و سەرجەم ئەو پرۆژە ئانیانی کەوا یاخود پێویستە بە مەوسم و کاتێکی دیاریکراوەوە. بۆیە ئەم کۆمەڵە پرۆژەیەمان خستە بەردیدی ئێوە چونکە ئەم پرۆژانە چواروەزە و ساڵانە بەردەوامە لە خزمەتکردن لە ڕێگەی ئەم پرۆژانەوە. ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەم پرۆژانەوە دەستان هەبێ لە هاوکاریکردنی هەژاران و نەداران و منداڵانی نازداری وڵاتەکەمان. خوای گەورە بەرەکاتی خۆی برژێنێ بەسەر کار و چالاکی و پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆییدا بەرەکاتی خۆی برژێنێ بەسەر سەروەت و سامان و ماڵی هەموو ئەو کەسانی کەوا دەبەخشن و دەستن و قاونین و دەستکراون و لی دەبەخشن و هاوکاری هەژاران و نەداران و هاوکاری ئەو کەسانە دەکەن کەوا پێویستیان بەوەیەکەوە هاوکاری بکرێن. کوردەواری دەڵێ ئەمڕۆ لە ئێمەیە سبەینێ لەوانە یاخود ئەمڕۆ لەوانە سبەینێ لە ئێمەیە. بۆیە بابەتی هاوکاریکردنی هەژاران و نەداران بابەتێک و پرۆسەیەکی جوان و کەلتورێکی جوانە لە کۆمەڵگەی کوردەواریدا. با هەمومان درێژە بەم کەلتورە بدەین و برەوی پێ بدەین و تاکو ئەوەی کەوا بتوانین کەمترین هەژار و نەدار لە کۆمەڵگەکەماندا بوونی هەبێت و هەمومان بە یەکسانی و هەمومان چونیەک بە ئاسوودەیی ژیان بکەین و کاتێک کە سەرمان نایە سەرسەرین بە ئاسوودەیی چاومان لێک بنێن و چاومان بنووقێ و خەومان لێ بکەوێ دڵمان خۆش بێ بۆیەکەوە هاوکاری هەژاران و نەدارانی وڵاتەکەمان دەکەین و هەمومان وەکو مشتێک واین کە هاوکاری یەک دەکەین وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ کە مسلمانان هەمویان وەکو دانە خشتی دیوارێکوان یەکتری تەواوەکەن بەو ئومێدی کەوا ئێمە لە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی بتوانین زیاتر خزمەتی کۆمەڵگەی کوردەواری بکەین و ئێوەش زیاتر بەدەم پرۆژەکانی ڕێکخراوی ڕابطەی مرۆییەوە بن تاکو ئێمەش زیاتر خزمەت بکەین. تاگوڵقەیەکی تری بەرنامەی ئاوەدانی پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان دەسپێرین خواتان لەگەڵ. بەرنامەی ئاوەدانی